هەر ئەو ڕۆژێک کاتی ئەنفالە ئێمە پێش ئەوە دانیشتوانی چەمچەماڵ بە نووسراوی ڕسمی بە بڵندگۆ بە قسە هەموو کەسێ ئاگدار کرایەوە هەر کەسێک ماڵی ئەنفال مناڵی ئەنفال هین دەرەوە لە ماڵەکەی بیحەوێنێتەکەوە بیگرێتە خۆی ئەو ماڵەش حسابی ئەنفالی بۆ کرێ. دا نمونەی شملایە سالاری ئەحمەدی کەریمبەک دراوسێمانە لای ماڵ ئێمەوە لای مزگەوتی گەورەی چەمچەماڵە کەس و کارەکەی لە ئەلی زەنگنەوە هاوردبوو لە ماڵەکەی خۆیان دای نابوو ئیستاش بردیان ئیستا و ئیستاش بردیان. لەو ڕۆژە ڕەشەیە لەو ڕۆژە نالەبارەیە لە بازار ڕەهاتمەوە دوای عەسرێکی درەنگ تەماشاکەم دایکی مناڵەکان لەبەر دەرگا وەستاوە بە تەنیا زۆر بەلامۆ سیر بوو کە لە دەرگا وەستاوە تۆزێ پێم هەڵبریتم شتێک ڕووی داوە وەک کە ڕۆیشتم تەماشاکەم پێمی ودوتی هیچ نییە ئافرەتێ بە سێ مناڵەوە خۆی کوتاوەتە ماڵەوە ئەڵێ دەرم مەکە بەس هەتاوەکو مامۆستا دێتەوە. وەختێک کە چووم تەماشاکەم ئافرەتێکە ناسیاوە خەڵکی ئەو دێیە و بانقەرەسەنەیە چاوی بە من کەوت دەستی کردە گریان هەموو ئەمانەی داڕوشاوە گشتی خوێنی پێداتە خوارەوە ئەڵێ مامۆستا ئابلوقەی دێیەکەمان درا من خۆم کردە ناو ئەو تووڕکانەیە لەگەڵ مناڵەکانم خۆم شاردەوە نەهاتمە دەرەوە هەتاوەکو دەنگ بڕە. وەختی هاتمە دەرەوە درەنگ بوو هاتمە دەرەوە ڕێم کرد خوام بەیاد کردووە تۆم بەیاد کردووە هاتوومە دەرمەکەی ئەوە ئەڕۆم دەرم ناکەی ئەوە کەیفی خۆت ڕۆڵە پەنا بەو خوایە دانیش. بەڵام مایەوە هەتاوەکو تەقریبەن هەفتە کەمتر ئەوە 4-5 ڕۆژێ بوو کەفوکوڵەکەی ئێتر دوایی ئەو کەفوکوڵە نەما بانیان کرد ئەوەی ئەحساشی نییە ئەوەیشی خۆی شاردۆتەوە بابێ ئەرجێ دەینێ هات ئەویش چوو بەچک بوو دەی ئەرجیاندا پێی ئیستەخوانێ بڕێکردوێتە خانوو هەرسێ مناڵەکە یەکێکی پێشمەرگەیە یەکێکی حەرەسە یەکێکی سایق تەکسیە تێگەیشتی سێ خانووشیان هەیە بۆ خۆی دانیشتە ژنەکەش